مەڵە بەڕێزان دیارە گرتوخانەی نوگرێ سەلمان گرتوخانەیەکی ئێجگار گەورەیە و ئەم گرتوخانەیە لە چەندین هۆڵ پێکاتووە بە ژێرەی زانیاری ئەو شایەتحاڵانەی کە زانیاریان پێداین. لەم هۆڵانەیە هەر هۆڵێک تایبەت کراوە بە چەندین خێزان و هاوڵاتی کورد کە بۆ ماوەیەکی زۆر تیاماونەتەوە لە کۆتایی هەشتەکانی سەدەی ڕابردوو بە فەرمانی ڕژەمی بەعەس لە کوردستانەوە ڕاگوێزراون و گوازراونەتەوە بۆ ئەم گرتوخانەیە و بەشێکی زۆری ئەشکەنجەدانەکانیش هەر لەناو ئەم هۆڵانەیە بۆ بە سەرپەرشتی خودی عەجاج حەردان تکریتی بووە کە ئێستا لەژێر دەستی دادگادایە. دیارە لەسەر دیواری هۆڵەکانیش چەندین یادەوەری ئەو خەڵکە کە ڕاگوێزراون یاخوا گواستراونەتەوە بۆ گرتوخانەکە تا ئێستا لەسەر دیواری هۆڵەکان ماونەتەوە. وەک ئەبینن ئەمە ئێشێکە لە نووسینەکان کە لەو سەردەمە ئەنووسراوەتەوە: هەتا دەمرم کوردم کورد.